ئێرە زانکۆی قەیوانە بە دروشمی داهێنان هێمای پێشکەوتن و بنیادنانە پێشانگای نووری نێودوڵەتی دووەم بۆ زانین و تەکنەلۆژیا بە بەشداری حەڤە زانکۆی عێراق و هەرێم بەڕێوەچوو. لێرە زانکۆ بەشداربووەکان بە 7 پرۆژە لە بوارەکانی زانست و ئەندازیاری و کشتتوکاڵی بەشداریان کردووە و ماوەی 2 ڕۆژ دەخایەنێت. ئەم پێشەنگایە ئامانجی سەرەکی بیتە لە ڕەخساندنی دەرفەت بۆ ئەو مامۆستا و فێرخوازانەیە کە خاوەن یا بیرۆکەی پرۆژەی داهێنەرانن لەسەر راستی عێراق بۆی پرۆژەکانیان بۆ بەشداربووان بۆ ئامادەبووان ڕووبکەنەوە کە چارەسەری چ کێشەیەکی کۆمەڵگەیان کردو لە چ لایەنێکەوە داهێنانیان کردووە. ئەمە یەکێکە لە پرۆژە بەشداربووەکانی پێشانگەکە کە لەلایەن دەرچوانی زانکۆوە بەشداریان پێ کردووە. تەکنیکێکی نوێیە بۆ چارەسەرکردنی گرفتی قەرەباڵغی ترافیکەکان کاتی زیاتر دەدات بەو سایدانەی شەقامەکان کە قەرەباڵغن و لە کاتی هاتنی ئەمبوڵانسیشدا کارئاسانی بۆ دەکات بۆ ئەوەی دوانەکەوێت. ئەتوانین بڵین هەر سایدێک بەپێی پێویستی خۆی کاتی خۆی وەرگێت و هەروەها سایدەکانی تر کە زۆر با بڵین قەرەباڵغی نییە بتوانین لۆدی لەسەر کەم کەینەوانێ و ئەو کاتێک کە پێویستە بۆ سایدەکەی کە قەرەباڵغە کاتەکە بگەڕینەوە بۆ ئەو سایدە. پرۆژێکی تر تایبەتە بە دروستکردنی جۆرێکی نوێی سەعاتی زیرەک کە داهێنانی تێدا کراوە و کەسانی نابیناش دەتوانن لێی سوودمەند بن. ئەم پرۆژەیەشیان ئەپلیکیشنێکە کە بۆ کاری تایبەت بەکاردەهێنرێت. ئەتوانین سیستمی سەوتی بۆ دانین کە هەموو کەسە نابیناکان ئەتوان سوودی لێوەرگرن کە کاتەکە و پێ ئەڵێ بە سەوت و لەگەڵی شاپێت ئەڵێ کە بەیانیە یان دوانیۆڕۆ یان شەو. ئێرە مەسەلەن خۆت ئەتوانی دوو فانکشناڵەتیت هەیە ئەتوانی یەکێکیانە ناوت دەرچێ کە قسە لەگەڵ خەڵک بکەیت لەوەی دووەمیانە ئەتوانی مەسەلەن ئەم فانکشناڵەتیەکە بڵۆکیت و بۆی ناوت دەرنەچێت. پێشانگای نووری نێودەوڵەتی دووەم بە پاڵپشتی گروپی کۆمپانیەکانی قەیوان و بە هاوکاری پارێزگاری ئەنبار ڕێکخراوە و دەستگای میدیایی کورساتیش سپۆنسەری میدیایەتی لە 10 پارێزگای عێراق و هەرێمەوە زانکۆ ناحوکمەکان لە پێشانگا زانستیەکەدا بەشدارن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.